بەڵێ ئەزەمان لا تەوەریەکەمدا قسە و باز لەسەر وەرزی گەرما دەکەین بزانین لە وەرزی گەرمادا چ خواردن و خواردنەوەیەک باشە کە ئێمە بیخۆین. وارووا باز لەو دەکەین بزانین کاریگەری گەرما لەسەر جەستە چییە، بەتایبەت کاتێک لە وەرزی گەرمادا پلەکانی گەرما لە لای خۆمان لە هەرێمی کوردستان دەگەنە نزیکەی 50 پلەی سەدی. بزانین کاریگەری خراپەکانی لەسەر جەستە چیە و پاشانی چ خواردن و خواردنەوەیەک زیاتر گرنگی پێ بدرێت لەم وەزردا و لە ژەمەکاندا جێ بکرێتەوە. و پرسیاری زیاتر دەکەین و هەنێک پرسیاری شەیە کە دەکرێت لە وەرزی گەرمادا لە خواردنی گۆشت بە دوور بکەینەوە زیاتر گرنگی بە شیرەمەنیەکان بدەین. بزانین هۆکاری ئەمە چیەکە لە زۆرجار لە شوێنان و لە تۆڕ کۆمەڵاتیەکان گوێویستی ئەم جۆرە پرسیارانە بوون و پرسیاری زیاتریش دەکەین لەسەر بابەتەکە بە میوانداری زۆر بەڕێز پسپۆڕی پزیشکی پسپۆر دکتۆر چیمەن ساڵح کە مامۆستای زانکۆ و پسپۆری خۆراکە لە ستۆدیۆ لەگەڵماندا. پرۆفیسۆر یاری لە دەرم لە کۆلێژی پەرستاری. دکتۆرە باسەرتا لۆ بزانین ئایا گەرما چ کاریگەرێک لەسەر جەستە داهێنێت؟ خۆی لە ڕۆژانی گەرمایە کاریگەریەکان زیاتر لەسەرەوەیە کە ئەو ئاوەی لە لەشمانایە بە شێوەی عارق بە شێوەی هەناسە ئەچێتە دەرەوە، لەبەرەوە ئێمە لەشمان وشکە بێتەوە کە وشک بوو کاریگەری تەواوی لەسەر هەموو ئەندامەکانی لەش ئەبێ. لەبەرەوە زۆر گرنگە ئێمە لە کاتی گەرمایە هەوڵ بین وشک نەبینەوە. لەلایەکی کەش جەستە لەبەرەوەی جەو زۆر گەرمە و ئێوێ خۆی فێنک کاتەوە، یعنی عارقکردنەوە ئێمە بۆ ئەو سوودەی هەیە بۆمان کە لەش کونیلەکانی گەورە ئەکا ئەم عارقە ڕێژێ فێنکە بینەوە. لەبەرەوە بۆ ئەم فێنک بوونەوەی ئەم عارقە زۆر پێویستە، لەبەرەوە هەتا شوێنەکەمان گەرمتر بێ ئێمە عارق زیاترەکەینەوە، لەبەرەوە تەئسیراتیشی لە ئاو لە خوێیەکانیش تەنانەت ئەگەر ببینین یعنی سەیری عارق بکەی سیرەکەی تەنانەت بۆنی ناخۆشە شێوەیەکی ئاساری سپیش جێ ئێڵێ، ئەمە زۆری ئەو خەیانەیە کە لە ڕێگەی عارقە و فڕێ ئەدرێتە دەرێ. دکتۆرە هەن لە بەیانی زوو هەڵەسین هەنیوا بیستومانە کە زۆر گرنگە ئاو بخۆینەوە وەک گرنگیش ئاوە کە زۆر سارد نەبیانی لەوەیەوە ئەگەر دەست پێ بکەین تا چەند ئاو گرنگە لە مۆرزەدا هەر لە بەیانی کە لە خەوەڵ دەستی تاوەکو ئێوارە پێویستە چەند ئاو بخۆیتەوە شێوازی ئاو خواردنەوەکە چۆنی؟ بەڵێ زۆر گرنگە ئێمە شێوازی ئاو خواردنەوەکەمان چۆن بێ، چونکە هیوا هەیە بەجارێکدا ئەنیشێ دووسێ پەرداخ ئاوە خواتەوە یان لەگەڵ وەجبەی نان خواردنە دووسێ پەرداخ ئاوە خواتەوە کە ئەمە هەڵەیە. ئێمە ئەگەر بمانەوێ بە هێواشی لەشمان ئەوەی پێڵێن هایدرێت یعنی پاراو ببێ ئەبێ هەر جاری پەرداخێک یعنی نیو سەعات جارێ ئێمە پەرداخێک ئاو بخۆینەوە، یعنی پێویستە لەو شوێنەی کە لێی دانیشتوین ئاوی لێ بێت و بۆم بە نسبەت دەرەجەی حرارەتی ئاوەکە ئاوی زۆر سارد بە تایبەتی لە کاتێکا کە گەدە بەتاڵە و ئەو کاتەی لەگەڵ خواردنا زۆر هەڵەیە ئاوی سارد بخورێتەوە. لەبەرەوە ئاوی ناڵەم گەرم يعني اعتيادي آوي طبيعي آوي بوري يعني أوي كلا دكدان راوي يعني مثلا أجر آوي تو تنكي بكار بيني آوي تنكي يعني أتواني لكاتي استايا كأو زور جرمة بي كمك فين كي توا يعني ترى كلا سر مزة كدانة بدرجة حرارتي أو جوري خوتي تاعي أو بخريتوا بلام لهندي كاتا أتواني توزك سارتريكي مثلا بساعاتك دواي أوي كتونانا تخواردوا ساردي بكي بلام سەهۆڵاوی ئەوەی کە ئەها زۆر ساردە ئەوەی کە نیوە بەست خواردنەوە یایلەکە لە ئەوە زۆر خراپە، چونکە ئەزانین گەدە گۆشتە کاتێکا کە ئەو ئاوە زۆر ساردەی تێکەی تەقەڵسەکە یعنی نەخێر هەر ئەچێتەوە یەکە ئەو چوونەوەیەکەی دوایی هەست بە ئازارەکەی. بۆیە زۆر جار هەیەڵێ ئاوم خواردەوە دوای ئەوە هەستم کرد بە ئازارێک لە مەعیدەما دروست بوو. ئەو تەشەنجە زۆرەیە کە گەدە ئەیکە کە بەڕاستی هەڵەیە یعنی بکرێت بە تایبەتی ناڵم لە کاتی گەدەی بەتاڵە و لە کاتێکیشا کە گەدەت پڕە لە برەوەی ڕۆنی تایە خواردنی تایە تۆ ئەو شتە ساردە ئەکی بەستەریە گەدە مەجبورە بێ جارە دەرەجەی حرارەتی خواردنەکە بەرزکاتەوە بۆ 37 کە تقریبا دەرەجەی لەشی ئێمەیە ئەنجا دەست بکا بە هەرسکردنی لەبەرەوە بێت هەرسی دروستە بێ. زۆر باشە هەنێک کەس هەیە لەوانەیە بڵێن ئێمە تونیمان نابێت ئایا چۆن ئاو بخۆینەوە کە دەبێت لە ڕۆژێکە نزیکە 8 پەرداخ ئاو بخورێتەوە ئەڵێ تونیمان نابێت ئەم ئاوە چۆن بخۆینەوە لە کاتێکدا ئێمە تونیمان نییە ئایا جێگرەوەی هەیە؟
مەرج نییە تینوت بێ بەڵام خۆی زۆر جاریش هەیە تینوبوون من ئەتوانم بیبەستمەوە بە شتێکی کەوە هەر کەسێک کە یعنی بمبورن لە میزکردنەکەی ئەتوانێت لە کاتی میزکردنە سەیری میزەکەی خۆی بکایان مەسەڵەن لە شوشەیەک لە شتێکە سەیری بکە ئەگەر میزەکەات میزی ئەو کەسە زەردێکی زۆر زۆر کاڵ بوو کە بەسەر سپیا ئەیڕوانی ئەوە لەش پاراوە بەڵام هەر کاتێک میز زەردێکی تۆخ بوو یان زرد باو بوو بە تەواوی تۆ بینیت کە ئەمە زەردە کەواتە لەشی ئەو کەسە تینووە ئەبێ ئاو زۆرتر بخواتەوە لەبەرەوە لە هەموو کاتێکە ئەم تاقیکردنەوەی زۆر باشە بۆ ئەوی کە تۆ بزانی ئایا لەشت پاراوە یان پاراو نییە زۆر ئاساییە توانی هەر لە کاتی میزکردنا سەیری بکە یا ناڵم بیکەیتە شوشەیەکەوە تۆرەزانی خواردن بەتایب لە وەرزەکان بەگشتی بەڵام هاوینە کاریگەری بە لەسەر میزاجی ئەو کەسە ینی لەسەر دەرونی ئەو کەسەش کاتێکە خواردنێکە بێت کە لەگەڵ وەرزەیە خودت زیاتر بێتەوە کاری گەرمبوونی لەوانەیە میزاجی باش نەبێت بۆیە گرنگە معنی ئەو خواردانە بخورێت کە میزاجیەکی باشمان پێ دەبەخشێت وزەیەکی باشمان پێ دەبەخشێت و شاز لە شازەکان فێنکمان نکاتەوە جابێنە سەر ئەو خواردانە لەگەڵ ژەمەکانە پێویستە چۆنی بێ بەیانیان چی بخورێت لەم وەرزی گەرمایەدا دواتر دێنە سەر ژەمەکانی دیکەش زۆر باشە ئێمە توانین تەورەکە بکەین بە دوو بەشەوە ئەو خواردانەی کە باشە بخورێ ئەوانەی کە باش نییە لە وەرزی هاوینە ئەگەر بینە سەر خواردنە باشەکان میوە و سەوزەکان زۆر زۆر باشن زۆر پێویستن لەم وەرزەیە لەبەرەوەی دەوڵەمەنن بە ڤیتامین ئەی وەکو کوولەکە مەسەلەن هەموو ئەوانەی کە زەردباون کە زەردبا و پرتەقاڵی باون بە ڤیتامین ئەی بە ڤیتامین سیەک یعنی میوە ترشەکان و میوەکان هەمویان بە شێوەیەکی گشتی بەڵێ هەمویان ڤیتامین سییان تایە شتێکی تریان تایە کە ئەنتی ئۆکسیدانتە ئەو ئۆکسیدەیە کە لە لەشا دروست دەبێ لە نەتیجەی ئەو خواردنەی و میتابۆلیزمی خواردنەکان کە ئێمە لە جەستەمانە ڕۆئەیە ئەمانە هەمویان ئەم ئەنتی ئۆکسیدەیان تایەواتە ئۆکسیدەی لەش فرەئێنە دەرەوە هەتا ئەکسەدە لە لەشا زۆر بێ ئەو کەسە هەست بە بێتاقەتی و بێهێزی و تەنانەت بە شێوەیەکی کەم لە شێوەی ڕێنکەڵ یعنی چرچی لە دەم و چاوا دروستە بێ لە شێوەی وەکو کاک دانیاروتی بێتاقەتی ئەو کەسە هەست بە بێتاقەتی و بێوزەیی ئەکا هەتا ئەم خواردنە میوەکان بخوا بە تایبەتی شووتی ئێستا بۆ ئەم وەرزە زۆر زۆر باشە هەروەها خەیار بەڵێ بێریەکان یعنی تووەکان کە ئێستا خۆشبەختانە لای خۆمان وەرزی شاتووە وەرزی تووە کە ئەمانە هەم ئەنتی ئۆکسیدانتێکی زۆر زۆر باشیان تایە ڕەنگیان تایە هەروەها ڤیتامین سیەکی زۆر باشیان تایە بۆیە من زۆر چاوە خەمە سەر ڤیتامین سی لەبەرەوەی ڤیتامین سی کاتێک کە ئەکوڵێنرێ و ئەخرێتە بەرگەرما لە ناوەچێ لەبەر ئەوەیە زۆر گرنگە ئێمە لەم وەرزەیە گرنگی بین بە خواردنی نەکوڵاو بە میوەکان و بە سەوزەکان کە ئەمانە و تەنانەت سەوزەکان کە ڤیتامین کەیان تایە کە کەی یارمەتیە چەند ڤیتامین دی لە لەش تا تۆ زۆر بێ ئەگەر ڤیتامین کەی نەبێ ئیفێکتی ئەبێ و یعنی تەئسیری زۆرە لەسەر بەکار نەخستنی ڤیتامین دی بەڵام کە ڤیتامین کەی هەبوو ڕۆڵی ڤیتامین دیش زیاترەکە لەبەرەوە ئێمە لەم وەرزەیە زۆر پێویستمان بەوەیە کە سەوزەکان ئەگەر تەنانەت ئەگەر بتوانین هەموو ژەمێکمان ئەبێ سەوزەی تیابێ ئەنجا سەوزە کاڵەکان بە زیاتر وەرزەکە دوو ناوەندە ژەمەکانیش کە وتمان یعنی ژەمی دەوری 11 ئەتوانی ئەوەی کە ئێوێ ژەم بخوا یان مەسەلەن ئەوەی کە بەیانیان ئێوێ بخوا ئەتوانێ میوەکان هەروە شتێکی باش لە تووەکانی شاهەیە کە کالۆریان کەمە یعنی کەلەری زۆر نایەن بە لەشی ئینسان لە کاتی هاوینە پێویستی بە کالەری زۆر نییە یعنی بە وزەی زۆر نییە پێویستت بە وزەیەکی کەمە پێویستت بە ڤیتامیناتەکانە لەگەڵ ئاوە کە ئەمانە هەمووی سەوزە و میوەکان بۆمان دابینەکەن زۆر باش ئێوە خواردنانەی کە پێویستە لە وەرزی گەرمادا کەم بکرێنەوە یاخود بە جۆرێک نەخورێن ئەسە من شتێکم خوێندەوە ئەم بەیانە ئەیوت لە وەرزی گەرمایە زیاتر گرنگی بدرێت بە شیرەمەنیەکان و واز لە خواردنی گۆشت بهێنرێت و کەم بکرێتەوە بەکار چییە؟ ئێمە جەستەمان پێویستی بە پرۆتینە یعنی تەنانەت من هەموو جارێک گوتومە سفرەی ئێمە لە زۆربەی خەڵکەکانە پرۆتینی تیاکەمە پرۆتین کەمە خۆین ئێمە لەم وەرزەشە وەکو گوتم کە وزە و تاقەمان کەمتر ئەوێ ئێمە خۆی
بۆچی لە کاتی سەرمایە ئێمە پێویستمان بە وزەی زیاترە لە برەوەی لەش دەرەجەی حرارەتی لە نێوانی 37ە ئیتر نیو دەرەجەیەک زیاتریان کەمتر لەم کاتەیە ئەگەر جەو سارد بێ لەش دائیمە هەوڵەیە بیگەینێتە ئەم ئاستە بەڵام ئێمە ئێستا بە عەکسەوە لە 45 لەش ئێوێ دای بەزێنێتەوە بۆ خوارەوە لەبەرەوە شیرەمەنیەکان فێنکن ماست مایکرۆبایۆمێکی زۆر باشی تایە لەبەرەوە زۆر باشە ئەم کاتانە ماست بخورێ هەم پرۆتینێکی باشی تایە هەم کالۆریەکەی زۆر نییە هەم فێنکمانەکاتەوە و ئاویشی زۆرتر تایە یەکێکی تر لە خواردنە خراپەکان کە لەم وەرزەیە بخورێت خواردنی سوورکراوە و چەور و ئەوانەیە چەوریەکان زۆرتر خراپن کە لەبەرەوەی تاقەیەکی زۆرمانێنێ هەست بە گەرمایەکی زۆر ئەکەین لەبەرەوە باشترە ئێمە ئەو خواردنان یعنی هەمیشە خواردنەکانمان یا کاڵ بن یا کوڵاو بن لە ئاوا کە یعنی ڕێژەی چەوریان تیا کەم بێ لەبەرەوەی ئێمە ئێستا و زەمان زۆر کەم ئەوێ لە مۆرزەیە سەبارەت بە گۆشت بۆ گۆشت ئەتوانین بیخۆین بەس گۆشتی زۆر چەور یعنی ئەوەی کە چەوری زۆرتیا دووگ و بەزی زۆر پێوەیە ئەبێ ئەمانە نەخۆین و ڕێژەکەشی زۆر کەمکەینەوە بتوانین ینی لەگەڵ سەوزە و زۆرە لەگەڵ ڤیتامین سی مەسەرەن کاتێک کە پارچەیە گۆشتە خۆی تۆ لەگەڵی هەوڵ بەی قاپێکی گەورە زەڵاتەی لەگەڵا بێ یان مەسەلەن لیمۆی لەگەڵا بێ کە ئەمانە ڤیتامین سیشی ئێنێ و یارمەتی مژینی ئاسنی ناو گۆشتەکەشەکەن ئەگینا گۆشتەکە خۆی بە چەوریەکی زۆرەوە و بە ڕێژەیەکی زۆر بخورێ ڕێژەیەکی کەم سەوزەی لەگەڵا بخورێ ئەو کەسە دوایە خواردنەکەش هەست بە گەرمایەکی زۆرەکە هەست بە بێتاقەتێکی زۆرەکە کە پێویستە ناڵێن بە ڕێژەیەکی زۆر کەم بخورێت باشە دکتۆرە سەبارەت بە گۆشتە دەریایەکان ئەماشش بۆکرا نازانم سوودی دەبێت یاخود کاریگەریە بێت ئەو خواردنە دەریانی کە هەن ئەوانش ئەتوانین وەلەو یعنی خواردنە دەریایەکان لە لای خۆمان زۆر کەمە بەڵام یعنی باشترە لە کاتی هەڵبژاردنەکانە لەم وەرزەیە گۆشتە سپیەکان هەڵبژێرێ یعنی وەکو دەریاییەکان وەکو مریشک وەکو ماسی یعنی گۆشتەکانمان بگۆڕین بە ئەوانە باشترن چونکە تاقییان تایە کەمترە چەوریان تیا کەمترە لەبەر ئەوە یعنی بە ڕێژەیەک ئەوان بخورێن باشترە وەک لە خواردنەکانی تر دکتۆر سەبارەت بە ساردەمەنیەکان شەربەت و ئایسکرێم و باسی چاش بکەین ئەنتەوەی باسی چاشەکەین ئەمانەش مناڵ ینی لەوانەیە بیخوا گەورە بیخوا شەکرێکی زۆری تێە ئەو دەقەیە لەوانەیە فێنکمان کات دواتر ئایا کاریگەری ئەبێت زیانی ئەبێت خۆی باشترە یعنی هەموو ئایسکرێم و ئەو شتانە نەخورێن یان ئەگەر خوران لە ماڵەوە دروستکریان ئەوانە هەڵبژێرێ کە ڕێژەیەکی کەم شەکریتیایە چونکە هەندێک لە شوێنەکان لە دەرەوە کە دروستیەکەن بۆ ئەوەی زۆر خەستر و جوانتر دەرچێ ڕێژەیەکی زۆر چەوری دەستکردی تێەکەن لەبەرەوە و شەکرێکی زۆری تێەکەن لەبەر ئەوە بەڕاستی ئەگەر بڵێم باشە نەخێر خراپە لەبەرەوە ئەگەر بتوانرێت دایکەکان لە ماڵەوە ئەتوانن بە میوەی فرێش هەر میوەکان بخەنە ناو مجەمیدەوە بیبەستێ و دوایی لە ماڵەوە خۆیان بە جیهازی وردکردن بۆیان ورد بکەن بۆ مناڵەکان لە باتی شەکر ئەتوانن کەمە هەنگوینی پێوە بکەن بۆیان لەبەرەوە بەڵام یعنی ئەگەر بە ڕێژەیەکی کەم بخورێ و لەگەڵ نان خواردنانە بێت چونکە وەکوتم چۆن هەموو ئەو شتانەی کە بەستراون کە زۆر ساردن لەگەڵ خواردنەکانە باش نییە بخورێ لە کاتی ترە ئەگینا هەستێک فێنکیمان پێبەخشێ بەڵام باشترە وەکوتم ئاوی سەوزەکان یعنی شەربەتی سەوز ئەم ئەنتی ئۆکسیدانتێکی زۆر باشە و ئەشتوانرێ شتێکی کە بکرێت تێکەڵ بکرێن مەسەلەن من دەستێک کەرەوز بێنم لەگەڵ کەمێک شاتووە لەگەڵ کەمێک گێلاسە لەگەڵ ئەو میوانە یعنی ئەمانە لەگەڵ شووتە یان دایکەکان ئەتوانن لە ماڵەوە بە هەموو شتێکەوە شووتیەکان ورد بکەن بیکەنە ناو قاپ و یعنی شتی تایبەت بە بەستن و بیکەن بە وەکو فریزۆ وەکو ئایسکریمی لێ بکەن لە ماڵەوە بیان بە مناڵەکانیان هەم فێنکیانەکاتەوە لەو کاتێک کە ئەیانەوێ هەم زیانی شەکر و چەوریە زۆرەکە بەڕاستی چەوریەکەی کە چەوریەکی دەستکردە و ڕێژەیەکی زۆرە خراپترە لە خراپی شەکرەکە لە هاوینە زۆر باش باسی چاکە بکەین
خواردنەوەی چا لە وەرزی هاوینە ئەڵێن فێنک دەکاتەوە تا چنێک ئەمە ڕاستەوە چا چنێکی گرنگە ئێمە لە وەرزی هاویندا گرنگی بین بە چا لە سوۆشیال میدیا لەم ڕۆژە بڵاوی تەنها میلەتی بە وەرزی گەرمە چا خوینەوە خۆی چا دوو یعنی دوو لایەنی هەیە لایەنێکی ئەوەیە کە گەرممانەکاتەوە لایەنێکیشی ئەوەیە کە فێنکمانەکاتەوە بەچی گەرممانەکاتەوە بۆی بۆ ڕێژەی کە گەرمە یعنی باشترە لە مۆرزەیە کە چای گەرم نەخورێ چایەکە کەمێک فێنک بێ یعنی لە گەرم فێنکتر یعنی هین ئاواهی لە لایەکی کەشەوە کاتێک کە ئێمە ئەم چاگەرما خۆین یەکسەر دەرەجەی حرارەتی لەشمان بەرز دەبێتەوە عارەقەکەینەوە بەم عارەقە فێنکە بینەوە لەبەرەوە چا بۆ وەرزی هاوینیش ئەبێت بەڵام وەکوتم بە ڕێژەیەکی زۆر نەخورێتەوە و گەرم نەبێت لەبەرەوە ئەنتی ئۆکسیدانتێکی زۆر باشی تایە بۆ جەستە پێویستە یەکەم خەست نەبێ دووەمیش شەکری پێوە نەخورێ بە تەنیا خۆی و طبعاً لێنانی چایەکەشکە وەک لە بەرنامەی تریشا باسمان کردووە کە نابوو باشتریشە ئەگەر چایەکەمان چای سەوز بێت نەک چای ڕەش بەڵام ئەگەر چای ڕەشیش بوو ئاساییە بە زۆر نەمێنێتەوە یعنی ماوەی 5 دقەیەک ئێمە ئاوە کوڵاوەکە بکەین بەسەر چاوشکەکەیە دوای ئەوە ماوەی 2-3 دقەیەک دابنرێ ئەمجا یەکسەر چایەکە تێبکرێ بخورێتەوە ئەمە ئەنتی ئۆکسیدانتێکی باش ئەیا بەلەش واش لە لەش ئەکا کە عارەق بکاتەوە بەم عارەق بکردنەوەیە ئێمە فێنکە بینەوە دکتۆرە جگە لە شووتی هەنی میوەی کە هەن لە وەرزەیە ترەیە گێلاسە هەنجیرە قۆخە زەردەلوو نازانم میوانە هەنە ئایامانش کاریگەریانە بەڵێ هەموویان ئەنتی ئۆکسیدانتیان تایە فایبەرێکی باشیان تایە ڕێژەی ئاویان زۆرە ڕێژەی شەکر زۆر بەرز ناکەنەوە بە تایبەتی گێلاس و ئەمانە یعنی شووتی هەر زۆر باشە بەڵام یعنی ناڵێم لە شووتیا ڕێژەیەکی زۆر نەخورێ چونکە ئەو شەکری تایە بەڵام تو گێلاس و ئەمانە ڕێژەی هینەکان تیا کەمە ڕێژەی شەکریان کەمە لەبەرەوە زۆر باشە بخورێنەوە و بە تایبەتی ترێوەک باس کرد تەنانەت مادەیەکی تا ڕسفراتۆڵی پێڵێن کە ئەمە وات لێکە یعنی بۆ گەنج بوونەوە و بۆ دیسان ئەنتی ئۆکسیدانتە و یعنی زۆر باشە بۆ جەستە لەبەرەوە زۆر پێویستن ئەم میوانە بخورێن بەڵام ئەتوانی بیان کە تەنانەت دەتوانرێت بیان بکرێن بە ژەم یعنی ئەم ژەمە من لە جیاتیەوەی برنج بخۆم ئەتوانم ئەم ژەمە بکەم بە میوەکان ئەڵەن ترێونان زۆر خۆشە بەیەکەوە تاقیتان کردەوە لەگەڵ پەنیریشە بەگە ئەبێ وریابین ئێمە یعنی لە خواردنەکانمانە هەمیشە ئاگاداری ڕێژەی پرۆتین بین چونکە پرۆتین بۆ ئەنزیمەکانمان بۆ هۆرمۆنەکانمان بۆ عەزەلەکانمان بۆ ئەوەی عەزەلەکانمان نەپوکێنەوە ئێمە پێویستمان بە پرۆتینە و جۆری پرۆتینەکانیش بە تایبەتی کە ئەڵێن لە مۆرزەیە یعنی گۆشت و شت کەمتر بخورێت ئێمە پێویستمان بەوەیە ئەتوانین پەنیر بەکاربێنین ئەتوانین شیر و ماستەکان تەنانەت ماست لە شیر و لە پەنیریش باشترە چونکە بەکتریای طەبیعی تایە کە یارمەتی ئەو ماستێکی سروشتی بەدڵنیاییەوە ماستێک ئەبێ سروشتی بێت ئەبێ نەک چەوری ئیزافەی تێکرابێت چونکە لە هەندێک لە شوێنەکان بۆ ئەوەی ماستەکە خەستر بێ ینی شاستەی تێکەن یان چەوری زیادەی چەوری خراپەکان ئەویشی یعنی چەوری دەستکردێ ئەوانی کە لە زەیتەکانەوە دەستی دەریهێن و ساچورەی تێکەن یعنی هایدرۆجینەی تێکەن و دوایی تێکەڵ بە ماستەکەیەکەن بۆ ئەوەی ماستەکە خەستر و باشتر دەرچێ من ئەوانە ناڵێم ئەو ماستانە ئەڵێم کە کەسەکان خۆیان دروستیەکەن یان لە شوێنە کوردیەکانی ئەوانی کە سیقیان لەسەر و بتوانن بیکڕن زۆر باشە دکتۆرە لە مۆرزەدا پەتا بڵاوە بە تایبەتی پەتای سوکچوون ڕشانەوە ئایا دەکرێت لە مۆرزەدا خۆمان لە پەتا پارێزی لە ڕگەی خواردن و خواردنەوە بەڵێ زۆر ئێمە بۆچی ئەڵین سەوزەکان زۆر باشە بە تایبەتی لە مۆرزەیە خواردنی نەکوڵاو یعنی خواردنی نەکوڵاوەکان بە زۆری سەوزە و میوەکانە سەوزەکان بەڵام ئەبێ زۆر ئاگادار بین لە مۆرزەیە لە شتنەوەی سەوزان چونکە یعنی ئەگەر تۆ 3 جار سەوزە تشت بێتەوە لە زستانە لە بەروی باران هەیە و ئاو هەیە بەس لێستەیە ئاو نییە ئاوێکی کەمە درێ هەندێک لە باخەکانی لای خۆمان بە ئاوی زێرابەکان ئاوەدرێن ئەبێ زۆر ئاگادار بین کە سەوزەکان بە جوانی بشۆرێتەوە پێویستە سەوزەکان بکرێتە یعنی تەشتێکی گەورەمان هەبێت
ئاوێکی زۆری تێبکەین ئەنج سەوزەکەی تێبکەین زۆر جوانتیایە بڵاوکەینەوە جارێک بیپاڵەوین نەوەک کرم و خۆڵ و هەر حەشەراتێکی کە تایە بێت ئەکەوێتە بنی ئاوەکە دەری بێنین چەند جارێکی کە و دوایی لە ئاوی لەبەر ڕۆشت و ئاوی پیا بکرێ و داوا لە بینەرانی شەکەم لە مۆرزەیە بەخوێ سەوزە نەشۆنەوە چونکە هەر کاتێک کە وەرزی گەرما و ڤایبرۆکۆلێرا هەبوو لە ناوە خۆی ڤایبرۆکۆلێرا بەکتریای یعنی حەزی لە جەوی خوێیاویە لەبەرەوە ئەبێ یعنی سەوزەکە بە جوانی بە ئاو لە ئاوی لەبەر ڕۆشت و ئەتوانین هیچ چیش بەکار نێنین بەس ناڵەم یەک دوو جار لە ئاوەکەیە بۆ ئەوی ئەگەر هەر کرم و پیساییە شتێکی پێوە بێ بکەوێتە خوارێ و برینار نەکرێ پێش ئەوەی کە بشۆرێتەوە ئەبێ دوای شتنەوە سەوزە برینار بکرێ یعنی کە ئەتەوێ پارچەیەکی لێ بکەیتەوە یان پارچەیەکی ئەبێ ئەوە ئەتوانرێت کە سەوزە کرا بە یعنی بە زەڵاتەیەک یان ورد کرا ئەتوانرێت سرکەی پێوە بکرێ ئەم سرکەیە یعنی تۆزێک پێش ئاوا دووسێ دقەیەک پێش خواردنی هەم سرکەکە بە تایبەت بەڵام سرکەی سێوی ئەسڵی هەم ئەگەر بەکتریایە شتێک سڵفە لە دەستمان دەرچوو بێت تەعقیمیەکە هەم بۆ جەستەمان زۆر باشە یعنی ئەتوانین بیخۆین سەوزە و میوەکان لەبەرەوە ئێمە بە سەوزە و میوە مەناعەمان بەرزە بێتەوە لە کاتی وەرزی هاوینە لەبەرەوە زۆر گرنگە لە پێشا سەوزە لە پاش سەوزە میوە. دکتۆرە بابەتی سەوزەیەوە زۆر گرنگە وەڵا زۆربەی کەس هەیە بە زای قاپشۆردنەکە ئیشاتەوە یان تاییتی تێ ئەکات ئەمانش کاریگەری بێت یاخود چی بکرێت ینی باوەش نەکرێت بەڵێ نابێ بە هیچ جۆرێک نەتایید نەسابوون نەزاهی بەکاربهێنرێ بۆ خواردن چونکە ئەوانە معقمن بۆ چەوری لە ئەبن بۆ جەستە تەنانەت زاهی لەگەڵ خواردنیشە یعنی مەسەلەن من شوێنێکم هەیە سەوزەی تێ هەڵەگرم یان برنج و شتی تێ هەڵەگرم نابێت لە نزیکی زاهی شتەکانیش هەڵگرم لەبەرەوە بە هیچ جۆرێک زاهی بەکار نابێ بەکار بهێنرێ بۆ شتنەوەی سەوزەکان وەکوتم تەنیا ئەتوانرێ لە پێشا بە ئاو دوایی ئاوی لەبەر ڕۆشت و یعنی لە سەوزەکەیە ئاوێکی زۆر باشی پێوە بکرێت تۆزێک کاتی زیاتری بیتێ بۆ ئەوەی ئەر پیسیەکیان هەر شتێک بە سەوزەکەەوە بێ بڕوا ئەگینا هیچ جۆرە شتێکی تری وەکو ئەوانەی پاکەرەوەکان نابێ بە هیچ جۆرە بۆ سەوزە شتنەوە بەکاربهێنرێ ئەو وردکردنە و سرکە پێوەکردنە زۆر باشە زۆر باشە دکتۆر یان شتێکی دیکە لە کۆتاییدا ڕێخستنەوەیەگەیە بۆ ژەمەکان جیاواز بێ لە وەرزەکانی دیکە پێویستە لەم وەرزەدا کەمێک ڕێخستنەوەی بکرێت بۆ ژەمەکانی خواردن لەبەری کە ڕۆژیش درێژە هیچ شێوازەگەیە خۆی باشتر وایە ئینسان لە هەموو وەرزەکانە خواردنەکانە ڕێکخراو بێ یعنی ژەمەکان ڕێکخراو بێ تەنانەت ئەوەی کە پێڵێن سناک یعنی ناوەندە ژەمەکانیش هەیە فێرە مەسەلەن ناوەندە ژەمێک زۆرتر ئەخوایان کەمتر ئەخوا ئەمانە یعنی پێویستە نەگۆڕێ بەڵام ئەوەی کە پێویستە بیگۆڕین ئەو خواردنەوەکەیە بە مستەمڕی ئێمە ئەتوانین و جۆری خواردنەکانمان یعنی لە ژەمەکانە ئێستا تۆ لە زستانە لەوانەیە گۆشتت زیاتر خوارد بێ دانەوێڵەکانت زیاتر خوارد بێ برنجت زیاتر خوارد بێ لە مۆرزەیە هەوڵ بی بیگۆڕی بە سەوزەکان زیاتر ئەتوانی ئێواران مەسەلەن شەربەتێکی سەوزە بکرێ زۆر باشە تەنانەت ئەگەر کەمێکیش پێنت بێن لە سەلاجەیەدا بنرێ تۆ ئەتوانی ئێوارە پەرداخێک لە جیاتی ئەوەی شەربەتێک بکەی یان مەسەلەن هەیە زۆر جار هەیەش کە ئەڵین شەربەتی میوە ئێمە دوو جۆرمان هەیە ئەگەر میوەکە خۆی ورد بکرێ بە هەموو شتێکیەوە بە هەموو تۆکڵ و عینەکانیەوە ئەمە باشە بەڵام هەیە ئاوی میوەکە ئەگرێ یعنی مەسەلەن پرتەقاڵەکەی یان کە ئەوتمان ترش مزرەمەنیەکان بۆ ئەم وەرزە زۆر باشە هەیە ئاوی سندیەکە یان ئاوی پرتەقاڵیان ئاوی لیمۆ ئەگرێنە باشترک بە هەموویەوە ورد بکرێ و تێکەڵی زەڵاتەکە بکرێ کە ئەمانە زۆر سوودمەندترن و باشترە بن لەبەرەوەی کە هەموو ڤیتامینەکانمان پێبەخشێ و شتێکی کە هەیە کە خوێمان نابێ بیر بچێ بە تایبەتی ئەوانەی کە عارەق زۆرەکەنەوە براکرێکارەکانمان کە لە وەرزی گەرمایە لە دەرەوە ئیشەکەن عارەقێکی زۆرەکەنەوە ئەمانە نابێ خوێیان لە بیر بچێ ئەبێ خوێ ئیزافە بکەن بۆ خواردنەکانیان لەبەرەوەی ئێمە لە ڕێگەی عارەقکردنەوە هەندێکی زۆر لە خوێیەکان بە تایبەتی سۆدیۆم
فڕێعینە دەرەوە کە پێویستە یعنی وەریگرێتەوە لە خواردنەکانە. دەست خۆش بە زۆر سپاس بۆ پرۆفیسۆر دکتۆرە چیمەن ساڵح مامۆستای زانکۆ پسپۆڕی خۆراک کە لەم تۆرە لەگەڵمانە بن. سپاس دەکەم. زۆر بەخێر بێ. سپاس بۆ ئێوەش هیوادارم بەستی بوو.